سلااوان لێبێ لە ئەستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە شاری سلێمانی و لە دیداری سلێمانی لەگەڵتانی دیداری ئەمجارشمان لەگەڵ کەسایەتێکی زۆر بەڕێز دێکۆڵەر لە وڵاتی کۆیتەوە ئەوی زۆر بەڕێز دکتۆر بەدر سەیف مامۆستای زانکۆی کۆیت هەروەها لێکۆڵەر لە چاتەم هاوس لە بریتانیا هەروەها لە عەرب گۆڵف ستەیت ئینستیتیوت لە واشنگتن. جەنابی دکتۆر زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 بش بوورە ئەگەر هەندێک ڕامانگرتی سوپاسانەکەین ئەوە بۆ ئێمە شەرەفێکی گەورەیە کە ئەم دیدارە لەگەڵ ئێوە ئەنجام بدەین. جەنابی دکتۆر من دەمەوێت لە بەدەر لە ئەم دیدارەی ئێستا من دەمەوێت لە پرسیارێکی ترەوە دەست پێ بکەم بۆ خۆت باش دەزانی کۆیت لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ سەرکردایەتی کورد پەیوەندیکی دوور و درێژی مێژووییان هەیە. ئەم پەیوەندیە لە چیەوە سەرچاوی گرتووە و چۆن دەکرێت پەرەی زیاتریشی پێ بدرێت؟ بەو دەست پێ بکەم چەند خۆشحاڵم گەڕامەوە بۆ هەرێمی کوردستان هەمیشە جێگەی خۆشحاڵی بۆ من لێرە بم. خەڵکەکە لێرە پێشوازیمان لێ دەکەن، هەمیشە دەیسەلمێنن کە خزمەت گوزاری وڵاتەکەیان بۆ خەڵکانی دیکە چۆنە. بۆیە خۆشحاڵم لێرەم. خاڵی دووەم پەیوەندیەکانی کوێت و هەرێمی کوردستان کۆنە مێژوویە. خاڵێکی هاوبەشیان هەیە کە دەیانەوێت خۆیان بپارێزن، خۆیان بهێڵنەوە لەو هەڕەشانی لە ڕابردوش هەبووە. دوای ئەوەی هەرێمی کوردستان پێگەی خۆی لە دوای نەوەتەکانەوە بەدەست هێنا، دەسەڵاتدارانی کوێت لە کەرتی تایبەت بێ یان لە کەرتی گشتی بێت هەڵیاندا کار بۆ بەرەو پێشبردننی پەیوەندیەکان بکەن. بۆ نمونە لە بواری لۆجیستی، لە پەیوەندیەکان، لە کەرتی وزە و نەوت و گازدا لە هەردوو ناوچەدا کار دەکەن. چۆن دەتوانین بەرەو پێشی بین؟ دەبێت بە شێوازێک بێت گشتگیر بێ، نابێت پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و کوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیا بکەینەوە. دەبێت ڕەچاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەندیەکانی عێراق و کوێتیش بکەین. دەبێت پەیوەندیەکانمان بە شێوەیەک بێت بێگدی ببەسترێتەوە، واتە بیروکراسیەت کەمتر بێت، خزمەتگوزاریەکان خێراتر بگەینرێت. دەبێت تاڵەکانمان یاخود خاڵەکانمان زیاتر بێگدی ببەستینەوە تاوەکو بەرهەمی خۆمان پێشنیازی جیهان بکەین. ناکرێت جیهانێک بەم شێوەیە نییە هەر وڵاتی و بەتەنیا بژین. دەبێت لەسەر یەکدی بژین و بێکەوە کار بکەین ئەگەر نا وڵاتانی دیکە بە پێشمان. جەنابی دکتۆر من دەمەوێت ئەمەیان ئەم پرسیارە بە زۆر ڕاشکاوانە وەڵام بدەیتەوە. کوێت لەگەڵ ئەوەی وڵاتێکی چکۆلۆکەیە، وڵاتێکی میرنشینە، بەڵام دیموکراسێتێکی قوڵی هەیە. دیموکراسێت لە کوێت زۆر چاک ڕەجی دابتا و جێگای خۆی کردوتەوە. ئێوە بە چ شێوازێک دەتوانن ئەم ئەزمونەی خۆتان بگوازنەوە؟ من ناڵێم بۆ هەموو عێراق، دەڵێم بۆ هەرێمی کوردستان چۆن دەتوانن بیگوازنەوە؟ بابەتەکە زیاتر یارمەتی دان نییە، چونکە یارمەتی یەکدی دەدەین، چونکە هەمومان خاڵی باش و خراپمانەیە کاری لەسەر بکەین. دو بڕوایەدام بابەتی کوێت جیاوازە، چونکە ئازادی ڕادەربڕین هەر لە سەرەتاوە لە ترشی ناوەکەی کوێتیەکان بووە. ئەمە بەشێک بووە لە دەستوریش و دانانی دەستوریش وەکو هەر وڵاتێکی دیکە بەرزی و نشێوی خۆی هەبووە. بابەتەکە ئەوەیە باوەڕت بە گەلی خۆت هەبێت بە ئەو بابەتانەی و ئەو کێشانەی کە تایبەتە بە خۆت جیای بکەوە لە کێشەی دیکە. واتە کێشەی من ناوێت تا کێشەی ئەو کەسە ئەگەر لە بابەتێک ناکۆک بین. ئەمە هێڵێکی ناوازەیە لە جێبەجێکردنی دیموکراسیەت، کللتورێکی دیموکراسی. ئێوە ئەم کارە دەکەن، بەرەو پێش دەڕۆن، یەک لە دوای یەک هەڵبژاردن دەکەن، پەیوەندی باشتان بەرێکەوتنی باشتان لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیە. بۆیە وانەیەکی زۆرتان هەیە بە جیهانی بدەن. لێرە لە سلێمانی دیداری سلێمانیە. ئەگەر لە یادت بێ ئێستا ئەم دیدارە لە سلێمانی هەیە، پێشەنگای کتێب لە هەولێر هەیە، پێش ئەمە دیدارێکی کە هەبوو لە دهۆک لەوێش من دیدارم هەبوو لەگەڵ بەڕێزتان. خوێندنەوەتان بۆ ئەم دیدارانە چییە لە هەرێمی کوردستان؟ ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە خۆ دەزانی گڕی گرتووە. پێکاتەی سەرەکی بۆ داڕشتنی سیاست بە شێوەیەکی تەندروست دەگەڕێتەوە سەر توێژینەوە، لێکۆڵینەوە، خوێندنەوە و بەریەککەوتن. ئەم پێشانگا و
بۆنانە یارمەتیدەرە بۆ فراوانبوونی بیر و هزر و لێک تێگەیشتن بۆی تێبگەی جیهان چۆن کار دەکات بۆی بڕیار بدەیت بەرژەوەندی تۆ لە چیدایە وەکو وڵات تاوەکو هەڵبژێری بۆ نمونە عێراق کاتێک لە ڕژێمی ڕابردوو لە بازنەیەکی بچووکدا بوو بازنەیەکی تەسکدا بوو ئێستا کراوەتەوە ستانداردێکی داناوە بۆ ناوچەکەش بۆ نمونە دەست پێشخەری گەورەی هەبووە پێشانگای کتێبی هەبووە خەڵک دێن سەردانی دەکەن بەشدار دەبن لەو بیرۆکانە ئەمە وا دەکات سیاسەتی باشتر دابڕێژرێت چونکە ئەو کات ئەگەر هەڵە بکەیت دەتوانی چارەسەری بکەیت تا ڕادەیەک دەتوانی بۆ گوێرەیە چارەسەری بکەیت ئێستا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست من دەمەوێت ئەمە دیسان ئەمەش بە ڕاشکاوەنە وەڵام دەیتەوە تۆ ئومێدت بەوە هەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێککە بکەوێتەوە سەرقاچی خۆی لە شەڕ دوور بێ جۆرێک لە سەقامگیری تیا بێ مافی مرۆڤ مافی پێکاتەکان بۆی هەموو لایەک بتوانێت بەیەکەوە بژیان نا ئەم شێواسی پێکدادانە بەردەوام دەبێت ئەمە گەورەترین پرسیارە ئەمە پرسیاری سەدەی 2021 بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست توانای قبولکردنی بەرامبەر بێکەوە ژیان لە ژێر سەقفی نەتەوەی ئەمە ئالنگاریەک نەبووە تەنیا لە عێراق و کوێت بێت بەڵکو لە سەرانسەری ناوچەکە بووە ئەوەی دەبێت بیکەین تێبگەین جیهان چۆن دەجوڵێتەوە هەیە وا تێدەگات جیهان لە تاک جەمسەری دوورکەوێتەوە دوور دەکەوێتەوە ئێستا فرێت جەمسەریە بۆ چارەسەرکردنی کێشە جیهانیەکان من ئەمە گۆڕانکاریە کە لە سیستەمێکی جیهانی کۆن بۆ سیستەمێکی جیهانی دیکە لە بڕوایدام لێکترازان زیاترە گۆڕانکاری زیاترە بەڵام دەبێت تۆڕێک لە نێوان هەمووان دروست بکرێت پرۆژە بە دوای پرۆژە سەیری پرۆژەکان بکرێت سەیری کێشەکان بکرێت هاوپەیمانی و هاوتەری بوون دروست بکرێت لەو کاتەی ئەو سینناریویانە دەبێت دەتوانین بەرەو پێشەوە هەنگاو بن ئێستا لە سەردەمێکداین لە دوای ئایدۆلۆژیە کەواتە هەژمونی سەرەکی ئایدۆلۆژیە نییە باشترین هەنگاو چۆنە بەرژەوەندی چییە کاری لە پێشینەوە چییە دەبێت لە دژی ئەم جۆرە ئایدۆلۆژیانە بوەستینەوە ئەم جۆرە هەڵوێستە وای کرد وڵاتانی کەندا و لە چەندەی ڕابردوودا سەر بکەوێت ئەمەش نابێت تەنیا لە عێراق و هەرێمی کوردستان بڵاوی پێ بکرێت بەڵکو لە تورکیا لە وڵاتانی شام لە باکووری ئەفریقیا لە ئێران چونکە جیهانێکی درێژخایان و پێشکەوتوو لەو حاڵەتە دەبێت ئەگەر هەمومان لە یەکدی تێبگەین کار لەسەر ئاڵنگاریەکان بکەین کاتێک لەوە تێبگەین لەمە بەردەوام بین ئەو کاتە دەتوانین بڕۆینە ڤێرژنێکی باشتری خۆمێدەواری بە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕە چ جۆرە گۆڕانکاریەک پێ دوایە دەبێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێ من ئەگەر وڵاتانی کەنداو بە نمونە وەربگرم وڵاتانی کەنداو بە هەمویان زۆر لە پێشکەوتنان زۆر سەقامگیرن ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ جۆرە ئەبێ گۆڕانکاریەک تایدا ڕوو بدا سەرکە من گەشببینم وەک خۆم بەڵام ئەگەر ئەم عەدەسێ دوور بخێەوە ئەوەی لە ناوچەکە ڕوودەدات مەترسیدارە بۆ نمونە بابەتی سەرەکی ناوچەکە فەڵەستین کوشتن کوشتارگە وێرانکاری ئەوەی ڕوودەدات لەوێ قوبولکراونی و هاوشێوەی نەبووە چارەسەرکردنی ئەو بابەتە چەندین بابەتی دیکەش چارەسەر دەکات بەڵام بەشێک لە وڵاتانی دیکەش کە بوونەتە کێشە ئەجندای خۆیان بەسەر وڵاتانی دیکە دەسەپێنن نابێت ئەمە قوبول بکەین نابێت قوبول بکەین ئێران ئەجندای خۆی بەسە وڵاتانی دیکە بسەپێنێت دەبێت یەکدی قوبول بکەین و بێکەوە بژین ئەمە تەنیا ئەو کاتە ڕوودەدات ئەگەر ڕژ بین لەوەی دەتوانین بێکەوە کار بکەین بۆی بگەین بەو ئامانجا تەنیا ئەو کاتە دەتوانین سەرنجمان لەسەر ئەو مرۆڤە ئاساییە بێت کە ناوەندی سەرنجەکانە ئەگەر ئەو کارە بکەین دۆخی مرۆڤایەتی باشتر دەبێت و بێکەوە بەرەو پێش دەچین ئەمە تێڕوانی منە بۆ جیهان ئەگەر بیر لە قوتابخانەی هزری بکەینەوە خاڵی دیکەی بەدوادادێت بۆیە ئەمڕۆ لە ناوچەیەکی تەمومژایی و پڕ لە کێشەدا دەژین نزیکەی 4-5 دەوڵەتی شکست خواردوو هەیە شەڕی ناوخۆ هەیە بەڵام وڵاتانی کەندا و توانیان خۆیان بپارێزن بەهۆی ئەو هاوکێشەیە توانیان ئەم کارە بکەن ئەمەش ئەو هاوکێشەیە دەبێت هەناردەی وڵاتانی دیکە بکرێت بۆیە بگەڕێنەوە ئەو گەشتبینیە لە وتارەکەی من بژگەلەوەی مامۆسای زانکۆن لە دوو دەستگای زۆر گرنگ ئەم لە بریتانیا ئەم لە ئەمریکا ئێوە لێکۆڵەرن با بێمە سەر ئێستا پەیوەندیەکانی ئەمریکا یاخود
دانوستانەکانی ئەمریکا لەگەڵ ئێران پرسیارەکە ئەمەیە بەگەیشتنی ئەم دانوستانە بەڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکا یاخود بە نەڕێکەوتن کاریگەریەکانی لەسەر عێراق لەسەر کەندا و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەبێت بەڕای تۆ سیر کە دەگەڕێتەوە سەر ڕێکەوتنەکە ئەگەر ڕێکەوتنەکە گشتگیر بێت کە هەموو دۆسیەکان دەگرێتەوە تەنیا کێشەی ڕێکەوتنامە ئەتۆمی ئێران دووبارە ناکاتەوە ئەمە باشترە بۆ هەموو ئەو لایەنانەی بەشدار نابێت بەو شێوێ سەیری یەک دۆسیە بکەین هەموو کێشەکان لەو دۆسیەیە کۆ بکەینەوە بڕام وایە دانوستانەکان لە دۆسی ئەتۆمی دەستیان پێکرد ئەمە ئاساییە بەڵام نابێت لەوێ بوەستێت بۆی ئێران تێکەڵی ئابووری جیهان بکرێت پێشوازی لێ بکرێت لەلایەن دراوسەکانی و گەلی ئێرانیش بتوانن گەشبیم بن و بەرهەمدار بن لە کەرتەکانی خۆیان دەبێت سەیری چالاکیەکانی ئێران بکەن لە ئاستی نێودەوڵەتیدا چالاکیەکانی لەگەڵ بریکارەکانی چالاکیەکانی لە پرۆگرامی موشەکیدا بەم شێوەیە ڕێکەوتنامەیەکرد دەبێت وەک پاکێجێکە ڕاوێژی پێ بکرێت لەگەڵ دراوسەکانی چونکە ئەمریکا لە کۆتاییدا ناوچەکە جێ دەهێڵێت عێراق هەرێمی کوردستان سعودیا کوێت هەمومان لێرین بۆیە دەبێت بێکەوە کار بکەین بۆیە ئێستا لە عمان دانوستان دەکرێت نابێت ڕۆڵی وڵاتانی کەندا و تەنیا بۆ نێوەندگیری بێ بەڵکو بەشێک بێ لە دانوستان ئایدۆلۆژیا کارەساتی گەورەی بەسۆر زۆر شوێنداهێناوە لە ناویانە فەلەستین ئەنی کارەساتی زۆر گەورەی دروست کردو پێ دوایە کاتی ئەوە نەهاتووە کە ئیتر ئەو ئایدۆلۆژیانێ بخرێتە لاوە وەکو ئێوەش ئاماژەتان پێدا کاتی ئەوەیە بە خۆتا بچیتەوە جۆرێکی کە لە پەیوەندەکان دروست بکرێ بۆ ئەوەی سەقامگیری دروست ببێت ئێمە لە سەردەمێکی دوای ئایدۆلۆژیاین واتە پراگماتیز گرنگە بەهاکان دەبێت لەگەڵ بەرژەوەندیەکان هەنگاو بنێن لە هەمان کات بەڵام هەمیشە هەندێک هۆکار دەمێنێت کە نابێت دەستبەرداری بین بۆ نمونە نادادپەروەری نابێت شتێک بێ قبوڵی بکەین نادادپەروەری بەرامبەر بە گەلی کورد قبولکراو نەبوو چۆن دەبێت قبوڵی بکەین بەرامبەر بە گەلی فەڵەستین مافی چارەخۆنووسی بۆ گەلێک دەبێت پێی بدرێت هەر کەسێک بێت دەبێت پێی بدرێت ئەمانە بەها سەرەکیەکانن دەبێت بمێنن درێژەیان پێ بدرێت سەروەری هەموو مرۆڤێک دەبێت پارێزراو بێت بەڵام نابێت خۆمان لە ئایدۆلۆژیایەکی نەگۆڕ ببەستین ئەم سەردەما لەم ئایدۆلۆژیات دوورکەوتەوە دەبێت خۆمان بگۆڕین لەگەڵ گۆڕانکاری جیهان خۆمان بگونجێنین و پێشوازی لێ بکەین چونکە ئەگەر خۆمان نەگونجێنین جیهان خێراتر هەنگاو دەرێت لەوەی بیری لێ دەکەینەوە سەیری زیرەکی دەستکرد بکە ئەمە جیهانێک لە دەرفەت و بژاردەکان دەکاتەوە ئەگەر ئەمڕۆ بەوە بەرهێنانی تدا نەکەین پێشڕەو نەبین لەو بوارە لێ بەدوا دەکەین و ئەمەش جێگای داخە بۆیە دەبێت بە عەدەسەیەکی ئایندەبینیەوە سەیری بکەین زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر بەدر ئەسەیف مامۆستای زانکۆ هەروەها لێکۆڵەر لە چاتەم هاوس لە بریتانیا هەروەها لە لێکۆڵەر لە عەرب گاڵف سەید ئینستیتیوت لە واشنگتن گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 و دووبارە من سوپاسانەکەم کە دیدارێکی کەمان هەبوو پێشتر لە دهۆک بۆ ئێمە گەورەی و شەرەفە زۆر سوپاس بۆ ئێوە بەڵێ بەرزانم دیدارەشمان لەگەڵ دکتۆر بەدر سەیف لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی تر شاد و بەختەوەر بن.